ویدی ماه بر از زمانی ها تکرن لچلای پارزگاه دو که ترکا برس قایم قامی آکری را کو کجمکات ترخان کردن تقریبا 30 میلیون کندک کورکا و معالجه بکن مال سریع به دست بکرین نوکا دویره حتی آکری و پشتین جدی چین برخی قندیلی جبر گرینگی آخری که و هاتو چو از کازور السری و افریقا جی یا تک چوی گلک بس امی محاولت کین هر جه گلک خرابی و جه کو آستانگی و هاتو چو شوفر آب کتن امید چید کینو بردوامین بو چکرنوا ریکه حتی گهینا قندیله تازی ئێرە زیاتر لە ناوخۆ و بۆ جنوبی ژەڕوە لێرە بۆ ئەسترۆپۆڵ و بۆ مەشروعە گەورەکان بەکاردێت بۆ دیکۆراتی دەرەوەی خانوو بۆ مەشروعە زەخمەکان بۆ ناو دیوار بەکاردێت بۆ نێشتنی دەنگ و تەحەکوم بە سەرما و گەرماوە ئەکات. موادی خام لدري ولا بو معنی که نو عامره عامرهکش نفاش هلیه توقینه دوای وکل هلطقانه کو درچه چته نو بشی وشکروه لبشی وشکروه یا چته نو سایلوکان چته نو عامری درست کردنی ته پدرکه که قالبه بهوی فشار و بالا پستوی کی زوری بخاره و قالبه درست به او دنکانه یک دگرن Vivo a Crotone, in Calabria. Ora in questo momento mi trovo sul lungomare di Crotone, dove c'è una bellissima spiaggia, un lungomare, dove al momento stiamo passando un po', anzi stiamo uscendo da questo periodo di coronavirus finalmente, dove abbiamo avuto dei mesi un po' allerta, però ne stiamo uscendo abbastanza bene e quindi finalmente riusciamo a vivere la nostra vita, come si suol dire, stare in pace con noi e con il mondo, diciamo, va. بەڕاستی لە بەربارودۆخی کۆرۆنا ئابووری ئیتالیا زۆر لاواز بوو ئەم ساڵ بە تایبەتی لە بەرەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆر بوو لە ئیتالیا و ئێستا وردە بەرەو باشی دەڕوا وەزعەکە خەڵک زۆر کەم دێ لە بۆ ئێروکانە ئێستاکە خەڵکی بیانی لەبەرەوەی شارێکی گەشتیاری ساڵان ئەو وەختەی ئێرە پڕ بوو لە خەڵکی بیانی بەهۆی ئەوەی من ڕێستۆرانتێکی بچووکم هەیە لێرە ئەزانم کە خەڵک زۆر دەهات ئەم ساڵ زۆر جیاوازە بەڕاستی هەر لە ئیشەکەی خۆشم ئەزانم.